من نام رسول إبراهيم دانشتوی شارچکەی هەڵشۆم وەڵا ئیشم جۆڵایە ئەوری شیشی لێە ئیشەکە لێرە بە شیشی جۆڵایە و کاری پیشەم ئیشی جۆڵایە. والله تقریبا 12 13 15 ساڵ دەبێ ئەو جۆڵای دەکەم. ئیش و کار لێرە هەر جۆڵایە. لێرە چەکداری و جۆڵاو ئەوەیە زیاتی جۆڵای لێ. ئەو مواخەت لە هێندێک خەڵکی ڕانی و قەڵازێ دەهێنن. دەچن لە لای بادیسان و لێ ئەو مەرەزە. ئەو مەرجێک بە عەمەل نایە ئێستای بزن بەکەڵک نایە. ئێستا ئەو مەرەزای هەمووی دەهێنن. لە لای ڕەوانزێ و ئەوە بە کیلۆیە کیلۆ هەیە هەتا 100,000 دەڕوا کیلۆی. مەرەزی چاکپوشی زەرتەیە شینکی هەیە ئەوان هەموو نەوعانە هەیە. قاتێک کیلۆیە کیلۆ نیوەکی دەوێت 2 کیلۆی دەوێت قاتێ ئینسانە بۆ کیلۆ نیوەک زیاتر دەڕوا. بۆ نرخەکەی پوشی شینکی ئەوانە هەمووی لاسەروی هەموو قیمەتەکان ئای چۆن گرانەوە ئۆکاری ئەوەی جوانە. ئێستا زەرتەیە زەردەیە من بە 400,000 دا ئەرە بە 250 دا بە 200 دا. مەرەزی کولاسە مەرەزی خۆڵاتی ئەوەی ئەو مەرەزی خۆڵاتی ئەوان وەڵای هەیە کارەبایەکە هەیە ئەوەی پێش دیهان کارەبایەکە دێسا ئەوانە ئەویش پەیدا بەس خۆڵاتێکە لەمووی خۆشە بۆتەنی مووی دەرە وەڵای نەمدیوە بێنەوانە ئەوە بەس خۆڵاتی و ئەوە مەرەزی خوری هەیە نانا هەمووی بەوانێت بۆمان دێ هەر باگە لە حیوان بڕایەوە دێنن لێرە بە کیلۆ بەم و بە تۆ بەی کێ دەفرۆشن دەشەی دەکەن دوای کە دەشەیان کرد یەکسەر ئەویش دەشەیان کرد جوان دەی شۆن سەرەتا دوای دەشەی دەکەن ئەو دێ بە شامپۆ بیشۆ جوان بۆی پاک بێتەوە هەیە بۆن وها بۆن تەکەی هەیە لێ دیان بۆ نیوانێتی لێ دێ کە شدیان یەکسەر دای پشکننەوە ئادای پشکننەوە جوان یەکسەر جا دەیبن بۆ کوو شەکەری شەکەرەوە شێک لێوبەری هەیە ئەو شێعیم نەبێ دەشەی دەکەن بلی قاتی منە و مەرەزە دەی دەمێ کە دەشەی کرد بۆم عازر دەکات بۆم دەکاتە کیلۆ نیوە 2 کیلۆ قات کیلۆ نیوەکە دەمداتەوە دەیدەمە تەشی ڕێسێ بۆم دەڕێسی دەی خاتە سەر بەرچیخ دوای بۆمی دێنیەمیش دەیتەن قاتی خۆش بۆ هەفتەیەکی پێچێت.
بزنێک بە دوو بزن عینێ بە دوو بزن بە سێ بزنێ قاتێک دەدەچێت هەیە چۆن هەیە لێک دەگە شەکەی هەیە ڕاویش نەبێ لێک دەدەرێ دەگەشت ئەو شەکەرە لێکیەدا جوان لێکێدا دەکاتە لەو دای دەنێ دەکاتە قات ئەو شەرمووی مەرەزە نابوو خۆی شینکیە زاد ئەوە زەردە سپیش هەیە ڕەشی دەگەڵەکەن قاتایە ڕەشە هەیە سپی دەگەڵەکەن بۆی ببێتە شینکی هەمووی سپیوە خاڵخاڵێکیدا ئەوە ڕەش دیسپی دەگەڵەکەن زەردیش ئەوە زەردە شینکیەوە بۆ خۆی شینکیە پوشیەوە بۆ خۆی پوشیە هەیە زەردی لەبەر دەکا سووری لەبەر دەکا ئەوە دەکەیتە سە تەبیعاتەکەی بەدەست بێ دەبێتە تا شتێکی ڕابە جوانەوە بەدەستە بە خەساڵەی نابێت لێک داڵێ هەمووی گرنجکی پێ کۆ دەدەرێ بەس من وەکی بیستما دەوا ناگرا دەتەشترا ئاوە دەیشون جوان قەت بە قەت دەیشون دەتەشترا نابێ بۆ بادان نابێت بوونی هەیە دەبێ هەر هەڵیە خی لەبەرەوە تاشکنێ بە تۆ لەبەر ناکە کەستاکە بارانەوێ کەوت لەکنی ناژی ساوە خەتی دەکەویتی کەندێنەوە خەتی دەکەویتێ ئەوەکو بەو ڕشۆڵی دێنمەوە ئەوە قرتاندوە ئەوە قرتاوە پساوە ئاوە دەهێنمەوە ئەوە کەلوەکەی بەتاڵە ئەو بۆ شایە بۆ شایە کە پڕی نەکەوی خەتی دەکەویتی قاتەکە ناجوان دەبێت دەستکردت نەعاز دەبێت لەبەرەوەی ناجوان دەبێت بۆ شوێنی خۆی ئەوە دوویە ئەوە سێیە ئەوە تەنیشتەکەشی دوویە ئەوە تەنیشتەکەی سێیە ئەوی کەش دوویە ئەو بۆ داگەڵ دووەکەی نابێ خەتی پەیدا دەکات ئاستور دەبێت ناوی جۆڵایە ئێستا پێی دەڵێن پێچاڵ و جۆڵاش بەس پێشتر وانم ئێستا وا بووە پێشتروانە بووە قەدیم خۆی دەچاڵدا بووە هەتا پشتێن چونە دەچاڵ بەس ئێستا لێرە دایدەنێن لە ئێستا ئاوایە ئەوە مەکوکەیە ئەوە مەکوکەیە
ئەوە پێیوانێک دەکەم ئەوە دەفەیە ئەوە شەیە ئەوە گوردەیە ئەوە پردەڵەیە ئەوە کوێلەکەنە ئەوە ئیشانەوەی ئەوانە پێوانێک دەکەم ئەوانەگەەوەی پێوانە بێ ئەی چۆنەوە دێ وەکو بە تەرازوو بێ ئەو بدەنا بەلاکی داخوا بێ عنی بزۆی وانێک دەکەم ناجوان دەکە ئەی چۆن ئەو بۆ خۆم چاکم کرد بۆی معتەن نەبووم ئێستا ئەوە شەرشکا بوو ئەوشم بۆ خۆم بۆم دروست کرد ئەوە لە سەیداوام کڕیەوە جۆڵا بە حازری هەیە دووشیشی یەکەن وەستا هەیە بۆ سارەکە بە مەترە تەقریبەی ئەوە دەبێت 2 مەتر دەرچی 2 مەتری ڕێک دەبێت جۆڵاکە ئەو جۆڵای 15 16 ساڵ بێ جۆڵایی هەرە و جۆڵایشی پێدە ئەمە لە براکەمەوە ڕەفێ بووم لە محەممەدی برام ئەو تەقریبەی 17 ساڵ دەبێت ئەو جۆڵای دەکرد لەوێ ڕاچووم تەماشام کرد دەچوومەکنی لە تەماشا لاقم دەکرد تەماشای دەستم دەکرد دەچی سنعاتەکە فێری بوو پێم خۆشە فێر بووم بەس کارێکی زۆر وانێکە گرانە جۆڵایی تۆزێ قورسە دەبێت تەحملت هەبێ تەحمل داوایە باری قاتەیە ناخۆشە قاتەیە 15 شەوی پێوە بووم قاتێ بە 3 ڕۆژ فرم داوەکەوێت وەڵای ئەوە عیبێ بۆ دەکەوێتە سەمەرەزەکەی ئەو ئایچنینەکەی تەنینەکەی لە هەمووی ئەساسە بەس ڕاڵەکەی ئەوەی دەیڕستی ئەویش ئەساسە لەبەرەوەی تایبەتی مەرەزی لای خۆشناوەتی و ئەوەی لای بادیسان ئەوەی مەرزی چاک دێن هەموو مەرزێک بە کەڵک نایە مەرزی خورێسپوری ئێستا بە کەڵک نایە لەبەرەوەی زەرد و شینکی و ئەوانە زۆر ڕەوازن لای بەهارە لای بەهار بەخوای عیبنێ مەرزەیە تێکیش دەچێت هەیە وانێک دەبێ هەیە ما خۆرکەی لێ بەرێوەڵە هەیە مەرە هەیە قاتەیە دەیتەنن هەیە قات لە قاتەکەی خۆرکەیەدا هەیە ئیکەی دەباڵدا بن ئەوش دەیگرێتەوە وەڵای هەیە یان دەرمانی پێ دەکەن ئەوە دەرمان هەیە پێی دەکەن لە وانەکەن ئەو قاتێکە دەیبن کە لێرە تەنەرا لەکنە من ئەو ئاوا تەنیم ئەگەر تەنیم یەکسەر عیب نەبێ ئەو قاتە ئەوە کە تەنیم ئەوە دەینێمەکن کۆتی ئەو لە قەڵازی کۆتی لێ کابراوی دەدەمەوە دەیبا دەیکاتە قالب بۆی لە قالب دەدا و بۆی وانە دەکا و دەیفرۆشی ئەوە چۆخەکەیەتی ئەوە شڕانکەکەیەتی ئەوە چۆخەکەیە ئەوە تا 12 و نیو لێ کردوتەوە ئەوە 12 و نیویشی ماوە
25 متر دەچین. زیاتر تەڵەبی و جۆرە فڵەتانە دەکەی حەزی لێ لەبەری کات تەمەنیەکە والله هەموو تاوە هەموو وانەکاندین ڕێگەسەکان بە تایبەتی ئێستا هەمووی گەنج و کابرا هەیە ئێستا لەوانێک کە ڕادبوون لە کەرکووکێ ڕادبوون قاتێکم بۆ برادێک فرۆ بە 250 زەر هەر بە یعنی سێعشی لەگەڵ نەبوو بە چای پێ وتی کاکەڵۆ گیان چۆن ئەو قاتە شاز لۆڵێ ئەوە گۆڵەیە بۆ ئەو جۆڵای هەڵ یەکەم پێی دە بۆمە کوکەیە بۆ ئەومە کوکەم دەبێت ئەوە کۆکلەیە بۆ ئەومە کوکەی دەوەی دارم ئەوە هەڵی دەکەم بۆ ئەگەوەی هەڵی نەکەم چۆن دەبێ بۆ کۆکلەیوانێک دەبەرەوە دەوەی دام ئەوان قامانەکەی دەردێنم ئەوە دەوەی دام و پێەکەن ئەوە دەری دێنمەوەی ئاوا دەری دێنم ئاوە سەوانێکی دەکەم